سێبەری قەلەبەرد لەسەر ئەڵمانە و تاڵەسوار. بیرەوەریەکانی مەلەکە مستەفا سوڵتانی. مۆسیقا پێدرام شەهلایی. تۆمار و خوێندنەوە شەهین شەهلایی. ئاڵلقەی 38ەم. دەقی نامەیەکی بەیان کاتێک 6 ساڵ تەمەنی بوو لە ڕێکەوتی 22/1368 لە کوردستانەوە بۆ خاڵەعەبەی کە لە ئاڵمان بوو نووسیویە: ئەبەگیان تۆ چۆنیت؟ باشی؟ من باشم، مەلەکە سڵاوت ئەگەیەنێت. ئەبەگیان ئەزانیت من معەدڵم 20 بوو. ئەبەکەوە ئەزانیت مامۆ خالیت هات. ئەبەکەوە گیان زۆر خۆش بوو، جێگەتان خاڵی بوو، بابەک و مازیار سڵاوت ئەگەیەنێت. ئەبەکەوە ئەزانیت وریا چوو. ئەبەکەوە ئەزانیت لە مەدرسە نیم، تەرکم کرد. ئەبەکەوە ئەوە من نەقاشیت ئەکەم. ماڵەکە دوکانێکە، 4 بزن و شوانێکە. هەر خۆش بیت. بەیانی شەفیعی 22/68. ئەبە چونکە چاویشین بوو لە ماڵەوە نازناوی ئەبەکەوەی بوو. پەیامی ئەحمەدی ئەسکەندەری بۆ یادی بەیان. ڕێزگرتن لە بەیان، ڕێزگرتنە لە مەلەکە دایکی بەیان. فەڵەک وە بەختم چ نەردێ شانای، نامەی حەیاتم وە هیچ نەوانای. مەزرعەی شادیم دای وە فەنادا، پووشەکەی جەستەم وە سۆزەی بادا. ئازیزم جەمن بێگانە کەردی، شەرتی دۆسیمان جەبەین لاوەردی. فیراقیش فەرقم تاوە پەنجەی پام، ڕەگ و ڕیشە و پۆس جیا کرد تەمام. مەولەوی. کچێک، خوشکێک، ژنێک، دایکێک، مرۆڤێک، هەموو ئەمانە لە یەک تاکە کەسدا کۆبوونەتەوە کە هەموو شتێکی خۆی بەخت دەکات لە پێناوی ئامانجێکدا کە وشیارانە و شۆڕشگێڕانە هەڵی بژاردووە. ئەم کەسایەتیە سەرنجام لەو پەڕی بێدەرەتانیدا و بە بارێکی لە ڕادە بەدەر قورسەوە کە لێوان لێوە لە برین و ئێش و ئازاری شاخ و کێوهەژێن، نەک هەر لە درێژەدان بەخەبات کۆڵ نادات، بەڵکو دەبێتە کۆڵەکەیەک بۆ باقی ئەندامانی بنەماڵەکەی و تەنانەت دۆستان، هاوڕێیان و خزمانیش. ئەم ژنە و ئەم دایکە لەوەها دۆخێکدا بە هەموو هێز و توانایەوە بە پەنابردنە بەر کتێب خوێندنەوە چوونە ناو قوڵایی لێکۆڵینەوەی کۆمەڵایەتی و دەرونی و زانستیەوە، بەڕاوێشکردن لەگەڵ کەسانێک کە پێی وابوو لەو بوارانەدا پسپۆڕ و زانان، بەبێ دەمار گرژی و دوور لە خۆبەزلزانی، بێدەمار و سینگفراوان هەوڵ دەدات ساباتێکی ئارام و بەختەوەر بۆ بەیان، بۆ کچە تاقانەکەی، واتە خۆشەویستترین و ئازیزترین بوونەوەری ژیانی و بەرهەمی ژینی هاوبەشی لەگەڵ دکتۆر جعفەری، نمونەی تێکۆشان، شۆڕشگێڕی و هەمیشە ئازیز پێکەوە بنێت. لەبیرمە کاتێک کە دکتۆر جعفەر گیانی بەخت کرد، هاوڕێیەکی ژیری دکتۆر وتی چێگەڤاراش هەر کەسێکی وەکو دکتۆر جعفەر بوو. من ئەمەوێ بڵێم لە دەوروبەری ئێمەدا کەم نین کەسانێک کە نمونەی فیداکاری، ئازایەتی و بوێرین و بەڵام زۆر جار بەبێ هەست پێکردن بەلایەندا تێدەپەڕین. باوەڕ بەوە ناکەین کە لە پەناگوێی خۆمان مرۆڤی لەو چەشنە ئازا و بوێر و قارەمان دەست دەکەوێت و پێمان وایە ئەوەی لە کتێب و فیلم و بەسەرهاتەکاندا خوێندومانەتەوە، بیستومانە و بینیومانە زۆر دوورە دەستن.
نووسەر یان ڕۆمان نووسێکی بەناوبانگ جاری وایە کەرەستەی دانانی ڕۆمانێکی گەورە لە بنەماڵەیەکی دیاریکراو لە وڵاتێک و لە چەند کەسایەتیەکی بەرجەستە دێنێتە بەرهەم. وەرن وشەگەلی ڕۆژهەڵاتی ناوەڕاست، کوردستان، ئێران، مەریوان، ئەڵمانە، تاڵەسوار، مستەفا سوڵتانی، دایە بەهیا، فوئاد، شۆڕش، کۆمەڵە، پێنجبرا، دکتۆر جعفەر و سەرنجام بەیان دابنێن لە بەردەم ڕۆمان نووسێکی لێوەشاوەدا و مانای پشتەوەی ئەم وشانەی بۆ ڕوون بکەنەوە، بزانن چ شاکارێکی ئەدەبی و هونەری دەتوانێ بخڵقێندرێت. کە باسی بەیان و دایکی بەیان واتە مەلەکە دەکرێ، پێویستە بڵێین مەلەکە کچی ئەو بنەماڵەیە، ڕۆڵەی ئەو نیشتمانەیە، کچی ئەو دایە بەهیەیە، خوشکی ئەو فوئادە و ئەو چوار برایە، هاوسەری ئەو دکتۆر جعفەرەیە، تێکۆشەری ئەو خەباتە و پێشمەرگەی ئەو شۆڕشە و سەرنجام دایکی ئەو بەیانەیە. خۆ دەکرێ هەموو ئەمانە بۆ وێنەگر و هونەرمەندێکی بەتوانە باس بکەن، بزانن چه شاکارێکی لێدێتە بەرهەم و دەچێتە چه ئاستێکەوە لە دنیای وێنەکێشان و هونەردا. بەیان لە گەرمەی شۆڕشێکی ڕەوای میلەتێکی بەشخورا و چەوساوەکان لە کوردستان لەدایک بوو، لە باوەشی دایکێکدا کە نامۆ نەبوو بە کارەساتی دڵتەزێن و خەم و پەژارە. هەر 5 خاڵ و سەربەرز و گیان بەخت کردووەکەی بەیان کەم تەمەنتر لە بەیان ژیان. دکتۆر جعفەری باوکی 36 ساڵ ژیا، واتە تەنها 3 ساڵ زیاتر لە بەیان. زیرەکی وەکو دەزوویەکی سوور بە هەموو ساڵەکانی ژیانی بەیانەوە دیارە. بەیان زۆر ژیر بوو، ئاگاداری ئەم دۆخەی دایکی و بنەماڵەکەی بوو. دەگێڕنەوە جارێکیان حیشمەت خاڵۆی بەیان کۆمەکی دکتۆر دەکا بۆ ئەوە لۆکەیەک کە لە گوێی بەیاندا بوو دەربێنن و توند ئەوی لە باوەش گرتووە. دواتر کە ماچی دەکا بەیان کە 5-6 ساڵان بوو ئێژێ تۆ لەولا منت ئاوا توندگر لە بەردەم ئەو دکتۆرە سەگ بابەدا و ئێستا ماچمەکەی؟ لێرەیش و لە تەمەنی 22 ساڵیدا جارێکیان کە دەبینێت دایکی تەواو بە دۆخی دەرونی بەیان شڵەژاوە و ناڕەحەتە، ئەڵێ تۆ لە ژیانی خۆتدا ئەژدەهایەک قەپی لێگرتووی، ئێستا مێرولێک بە قاچتدا هەڵدەگەڕێ ناڕەحەتی؟ بەیان ئەو دۆخە سەختەی خۆی بۆ دایکی وەکو هەڵگەڕانی مێرولێک دادەنێ لە چاو ئەو هەموو بەسەرهاتی پێشوودا. مەلەکەی دایک هەموو هێز و توانایی خۆی خستەگەڕ بۆ پێکەوەنانی ساباتێک بۆ حەوانەوەی بەیان کە بتوانێت لە ئارامیدا بژیێت. هیچ نەمانەی کە بۆ دروستکردنی بەلەمێکی قایم کە بەیان تێیدا جێبگرێت و بتوانێت لە ناو ئەو گێژا و تۆفانەدا کە شەپۆلەکانی پەیتا پەیتا بۆ ڕفاندنی ئەو گوڵە تاقانەیە لە باوەشی دایکی هروژمیان دەهێنا ڕێگای بەرەو پێشچوونی بۆ مسۆگەر بکات. مەلەکە هیچ دەرگایەک نەما لەم وڵاتی سوئێدەدا نەیکوتێت، هیچ دام و دەستگایەک نەما بە تەلێفۆن بە نامە و بە سەردان سەری پێدا نەکات و بە دوای چارەسەرێکدا نەگەڕێت. هەموو ئەو کەسانەی بەسەر کردەوە کە پێی وابوون و کە دەرزیەک لە توانایاندا هەیە وەڵامێک بۆ هەزاران پرسیاری ئەو بدۆزنەوە و ڕێگا چارەیەک بۆ ڕزگاربوونی بەیان لەو دۆزەخەی تێیکەوتبوو نیشان بدەن. لە هەموو ئەم قۆناغانەدا یەک شت بەلامەوە بەرجەستە بوو: مەلەکە خانم حورمەت و کەرامەتی خۆی بەیان و دکتۆر جعفەر و بنەماڵەکەی بەو پەڕی پەرۆشەوە پاراستووە و لە هەموو ئەم ڕێگا سەخت و دژوارەیشدا لەباری مادیەوە لەسەر پێی خۆی ڕاوەستاوە. دایک ماشین لێیدا و کەمەریشکا، دواتر کەوت و هەردوو دەستیشکا، ئۆقرەی نەگرت و بەردەوام بوو. دواتر ئەم دایکە کەوت و پایشکا و کەوتە ژێر کەرەمی دکتور و دەرمان و هەر هەدای نەدا. سەرەڕای هەموو ئەوانە بەردەوام بە دوای ڕێگاچارەیەکی تازەدا دەگەڕا و هەوڵی دەدا
کاناڵی تازە بدۆزرێتەوە بۆ ئەوەی چارەسەرێکی دۆخەکەی بەیان بکات. بەپێی راپۆرتێک کە ڕۆژی حەوتی ئەم مانگە لە تەلەڤیزیۆنی سوێد بڵاوکرایەوە، لەم وڵاتە نزیکەی 1 ملیۆن کەس لە ئەندامانی بنەماڵە و خزمان گیرۆدەی ئەو کەس و کارانەی خۆیانن کە نەخۆشی دەرونیان هەیە. سەرنج بدەن کە هەموو خەڵکی سوێد 10 ملیۆنن، واتە لە هەر 10 نەفەر 1 کەس. رادیۆی BBC جیهانی لەم ڕۆژانەدا سەبارەت بە نەخۆشیە دەرونیەکان و ڕەوتی دەرمان و پێڕاگەیشتن لە وڵاتی سوێد بەرنمەیەکی تایبەتی هەبوو، تێیدا زۆر پەسەنی پێشکەوتنەکانی ئەم وڵاتەیدا. ئەمەش دەری دەخات کە دەبێت لە وڵاتانی تر دۆخەکە زۆر جیاواز بێت لەوەی سوێد. ڕێزگرتن لە کەرامەتی ئەم دایکە و ئەو کچە و بنەماڵەکەیان لە ڕاستیدا سەلماندنی هەموو ئەو هەوڵ و تێکۆشان، خەمخۆری و ڕەنج و مەینەتیەیە کە مەلەکە هەر لە ڕۆژی لەدایکبوونەوە لەگەڵ بەیانی ئازیز و جوانەمەرگدا کێشاویەتی. لە کۆتاییدا هەر ئەوە ئەڵێم، ئەرێ هەر بەڕاستی کێ دڵی دەهێنێ، کێ دەوێرێ و کێ بۆی هەیە بۆ چرکە ساتێکیش گومانی هەبێ لە ئەوین و خۆشەویستی دایکێک بۆ ڕۆڵەیەک کە 9 مانگ لە دەرونی خۆیدا هەڵی گرت و 33 ساڵ شەو و ڕۆژ هەموو بیر، هەست، ئارەزوو ئاواتی خۆی لەو جەستەیەدا کۆ کردبووەوە کە هاوکات یادگاری خۆشەویستێک و تێکۆشەرێک و مرۆڤێکی گەورەش بوو. زوو بوو، زوو بوو، ئاخ زوو بوو، وادەی ئەم کۆچە کوا هەبوو. ئەحمەدی ئەسکەندەری، ئوپسالا، سوئێد، نۆی 2016. پەیامی خالیدی شەفیعی بۆ یادی بەیان. بەڕێزان، بەداخەوە لە بۆنەیەکی ئاوادا لەگەڵ ئێوەی بەڕێز دەدوێم، ئەویش لەسەر مەرگی یەکێک لە هەرە خۆشەویستەکانم بەیان. بەداخەوە بەهۆی دووری و هەلومەرجی ژیان لە دیتنی بەیان تێر نەبووم. بەیان بۆ من هەر برازایەکی ئاسایی نەبوو. بەیان یادگاری کاک جعفەرم بوو کە لە دەست منیش چوو. وشەیەک شک نابم کە بتوانم ئاراستەی براژنی بەڕێزم دادەمەلەکەی بکەم و خزمەتێک شک نابم کە بتوانێت تەنانەت بە ئەندازەی بەردێکیش لەسەر باری خەمی کێوی ئەو سووک بکات. بەڵام بڕوام بە ئیرادە و مقاومەت و خۆڕاگری دادەمەلەکە هەیە. دەزانم هەرچەند پڕ ئازار و سەختە، بەڵام وەک هەمیشە سەبور دەبێ. هیوای سەرکەوتنی بەسەر ئەو خەمە قورسەدا دەخوازم. زۆر سپاسی ئەو بەڕێزانە دەکەم کە لەو ماوەیەدا لوتفیان کردووە و شەریکی خەممان بوون. هەروەها سپاسی ئێوەی بەڕێزیش دەکەم کە هەڵگری بەشێک لە باری خەمی لە دەستچوونی بەیانی خۆشەویستم بوون. هەر بەمبۆنەوە سەرخۆشی لە گشتان دەکەم. خالیدی شەفیعی، نۆی 2016. پەیامی بنەماڵەی مستەفا سوڵتانی بۆ یادی بەیان. بەڕێزان میوانە خۆشەویستەکان، لە ناخی دڵەوە زۆر بە خێراتنتان دەکەین. یەک دنیا سپاس و پێزانین بۆ هاودەردی و هاوخەمیتان بە بۆنەی مەرگی بەیان خۆشەویستی هەمومان لە ڕێگای تەلەفۆن و مەیلەوە، لە دوور و نزیکەوە بەهاتن بۆ لامان و لە باوەشگرتنمان، بە گریان لەگەڵمان، بە نیشاندانی چاوی غەمگین و پڕ لە فرمێسکتان، بە لەرزینی دەنگتان، بە نیشتنی غەم و پەژارە لەسەر ڕواڵەتان، بە نووسینی نامە، شێعر و پەخشان، بە خوێندنی سرود و گۆرانی. وەک مەلەکە لە 30 ساڵەی یادی کاک فواد لە ساڵی 2009 لە ستۆکۆڵم وتی، بەبێ یارمەتی و هاودەردی بەشێکی زۆر لە خەڵکی کوردستان
هەڵگرتنی ئەم غەمە قورسانە بۆ ئێمە بە تەنیا ممکن نەبوو. مەلەکە گیان، ئەی کچە خۆڕاگرەکەی دایە بەهیا، ئەی قەڵای سەبر و ڕاوەستان و هیوابەخشی، ئەی پشتیوانی هەموو کەس و کار و دۆستەکانت. دوای تراژەدی لە دەستدانی بەیان، تەمەنای ئێمە ئەوەیە تۆ هەر ئەو قەڵا مەحکەم و خۆڕاگرە بیت بۆمان کە دایە بەهیا لە ژیانی خۆی داوا بوو، تۆیش جێگەی دایە بەهیەت بۆ هەمومان گرتەوە. یادی بەیان هەتایە لە ناو دڵی هەموماندایە. ناکرێت باسی هۆی مەرگی بەیان بکرێت و ئاماژە بە تاوان و جنایەتی ڕژیمی کۆماری سێدارەی ئیسلامی ئێران نەکرێت کە سەرچاوە و هۆی هەموو ڕۆژڕەشیەکانی خەڵکی ئێران و کوردستانە. ئەو حکوومەتە کە کوردستانی کردە مەڵبەندی کوشتار و کۆمەڵکوژی، تاڵانکردنی ماڵی خەڵک، گرتن و لە سێدارەدان و تێرۆر، هەموو ئەو مێژوە تاڵە کە خەڵکی ئێمەی تێدا کردە قوربانی و 5 خاڵ و باوکی بەیانیش لە وەستانەوەدا بەرامبەر بەو مێژوە ڕەشە گیانیان لەدەستدا، ئەمڕۆ دەبینین بەیانیش بوو بە یەکێک لە قوربانیەکانی بنەماڵەی ئێمە لە ژیانی ناو ئاگر و خوێن و سێدارە و ئاوارەیدا. ڕاستیەک کە ڕەنگە لە داهاتووی خەباتی ئازادی خوازانەدا وەک ئەزموونێکی زۆر گرنگ و پێویست دەبێت لە بەرچاو بگیرێ ئەوەیە لە هەر کارێکی هاوبەشدا، لە هەر خەبات و خۆڕاگری و هاوسەنگەریەکدا تەنیا ستایشی پێشەنگانی فیداکاری ئەو خەباتە کافی نییە، بەڵکو سەمەرەی ژیانیان کەسانی وەک بەیان پێویستە لە ژیانی خۆیاندا بەکردەوە هەست بەو خۆشەویستیە و بە ئاوەدانی دەوروبەریان بکەن. لەم دنیایەی بە خێرایی لە ئاڵ و گۆڕدا، دەربەدەری هەندەران یەکێک لە باجەکانی داکۆکیکردن لە مافە سەرەتاییەکانی مرۆڤی ستەملێکراو و ژێردەستەی سەردەمە کە زۆر کۆسپ و گرفتی کۆمەڵایەتی و فەرهەنگی لەگەڵ خۆی پێیە. یەک لەوانە دروستبوونی زۆر کۆسپی سەرڕێی گەنجان بۆ دیتنەوەی ئاسۆیەکی ڕوون بەرەو داهاتووی خۆیان و خەڵکی هاوچارە نووسیانە. لەم دنیا پڕ لە ئاژاوە و ئاڵۆزیەدا ژمارەیەکی بەرچاو لە گەنجەکانمان تووشی نەخۆشی خەمۆکی بوون. بە پێی لێکۆڵینەوە زانستیەکان ژینگە و بۆ ماوەیی 2 فاکتۆری سەرەکی توشبوونی گەنجانە بە نەخۆشی خەمۆکی. بێشک بەهۆی جنایەتی بێئوپەڕی کۆماری ئیسلامیەوە فاکتۆری ژینگە کاریگەری و قورسایی زۆری لەسەر توشبوونی گەنجانمان بە کێشەی خەمۆکی بووە. ئەم گەنجانە ئەو کەسانن لە زمان دایک و باوک و هاوڕێیانیانەوە بیستویانە کە بۆ بەهرەمەندی لە سەرەتاییترین مەرجەکانی ژیانی ئازاد ئینسان دەبێت چەندە ئازار و مەینەت و سەختی لە ئاسۆی خۆیدا ببینێ. لەم هەلوو مەرجە دژوارەی ئێستای کۆمەلگای ئێمەدا کە ڕۆژانە و بەردەوام هەواڵی تراژەدی و کارەسات دەبیسترێ، مەترسی تێوەگلانی گەنجانی زیاترمان نەتەنیا کەم نییە، یەکجار زۆریشە. وەرن با هەمومان پێکەوە هەروەک بەشکردنی خەمەکانمان لەگەڵ یەکتر قۆڵی لێ هەڵماڵین و هێزەکانمان بخەینە سەریەک بۆ ڕزگاری گەنجەکانمان لەم کێشە بەرینە ڕۆحی و کۆمەڵایەتیە. پێویستە تەجروبەی خۆش و ناخۆشی خۆمان لەم بابەتەشەوە ڕاشکاوانە لەگەڵ یەکتر بەشکەین و لە کردەوەدا تێبکۆشین بۆ کەمکردنەوەی ئێش و ئازاری خۆمان و گەنجە ئازیزەکانمان. هیوادارین بتوانین زۆربەی هەرە زۆری گەنجانمان ڕزگار کەین و هیچ گەنجێکی تر وەک کاوە، ئارێز و بەیان لەدەست نەدەین. لەگەڵ ڕێز و خۆشەویستی بێپایان و سپاسی دووبارە خۆمان بە شەریکی خەمی بەیانی ئازیزی هەموو لایەکتان دەزانین. بنەماڵەی مستەفا سوڵتانی، 9 سپتامبری 2016.